کۆمەڵگاکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەڕوات. ڕۆژ بە ڕۆژ کارەساتەکان زیاد دەکا بەهۆی ناڕۆشنبیریەوە، بەهۆی ناحەقڵی بوونەوە، بەهۆی سەرقاڵی بە سۆشیال میدیاکانەوە، بەهۆی نەبوونیەوە، بەهۆی بێنیزامی و قانونیەوە کە لەم وڵاتەیە هەیە. ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە ناحەقڵی بوون لە بینی ژن و مێرد و دایک و خوشک و برا و باوک و هەموو کەسەکان ناڕووبات. ئەو ناحاڵیە کە یەکێک ئەکوژێت یاخود کە خۆی ئەکوژێت لە ناچاریە خۆی ئەکوژێ. یعنی کە ئەمانە زیای کرد ئەوە حکومەت و دەوڵەت بەرپرسە، چکە لەوێەوە هاتووە. یعنی سەرەتای کێشەکان لەوێوەیە، ڕێگەکەی لەوێوەیە. ئیگینا کۆمەڵگا خەڵک هیچ کێشەیەکی وای نییە ئەگەر سەرکوت نەکرێ کێشەی بۆ دروستکێ ڕێگای لێبیگرێ بەردی گەورە لە بەردەمیادا بنرێ. ئەمە وای لێکایتر تووشی کارەساتی ناشرین بێت، تووشی کارەساتی دڵتەزێن بێت، هەوڵ با خۆی بکوژێ، هەوڵ با مناڵەکانی بکوژێ، ژنی بکوژێ، مێردی بکوژێ. یعنی ئەمانە هەمووی وای کردووە ڕێگەکەی لە حکومەتەوەیە، ڕێگەکەی لەوەیە کە یاسا و قانونمان نییە. ئێمە هیچ یاسا و قانونێک نییە، هەر یەکەوە هەڵەستێ دەمانچەیەکی پێەیە، دەمانچەکە بێ ئەوەی کە مۆڵەتی هەبێ چۆ هەموو ماڵێک دەماچی هەیە، چەقۆی هەیە، هەموو شتێکی ئەو نایاسایی هەیە. لەبەرەو زۆر ئاسانە کوشتنی هەچ کەسێک تووڕە بێ بڵێن ئەو پیاوەش لە دەرەوە کێشەیەکی هەیە کە پارەی بەدەست ناکە کاسبی پێ ناکرێ، یعنی ئەویش هۆکاری خۆی هەیە. بکوژانیشن هەتاکو ئێستا حکومێکی دادوەرانە نەنراوە بۆ ئەو پیاوانەی کە ژنی خۆیان نەکوژن، خوشکی خۆیان و شەرەفی خۆیان نەکوژن. هیچ دادگاش پەیوەستە بە حیزبەوە، حیزبیش پەیوەستە بە حکومەتەوە، حکومەت پەیوەستە بە حیزبەوە. یان ئێستا وای لێ هاتووە حیزب باڵادەستە لە هەموو شتێکە. یعنی من باسی ناکەم چه حیزبێ، هەموو حیزبەکان باڵادەستن، چکان ئەوان میلەت ئەوانی هەڵبژاردووە لەبەرەوە ئەبێ ئەوان یعنی حکم نەکەن بەسەر دادگایە، دادگا ئەبێ باڵادەست بێ بەسەر حیزبیشەوە، بەسەر هەموو کەسێکەوە. بێگومان نەک لە کوردستان لە هەموو دنیادا تند و تیژی دەکرێت و بە تایبەتی بەرامبەر ژنان. بۆیە ینی زۆر هۆکار هەیە کە تند و تیژی بکرێ بەرامبەر ژنان. بۆ نمونە ئێمە لە وڵاتێکین کە وڵاتێکی پیاو سالاریە، پیاو سەروەرە، هەموو کەسەکانی یەکەم پیاون ئەو جا ژنە. هەتاکوی ئێستا لە ئەوروپاش ئەو بەرابەریەی ژن و پیاو نییە نەوەکو لێرە. بێگومان دینە، کللتورە، دواکەوتنی کۆمەڵگایە، واعی نەبوونی خەڵکە، ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوی کە تند و تیژی بکرێ، نەک هەر بەرامبەر ژنان، هەر بەگشتی تند و تیژی و بە تایبەتی ژنان. بەداخەوە ئەوەیان دیار دەکە و زۆری زیادی کردووە کە ڕۆژانە دەبینین ژن دەکوژرێ لەلایەن براکەیەوە، لەلایەن کەسانی نەناسراوە، لە نانان باوکیانەوە. ینی ئەوەیان بێگومان وەکو وتم، ینی ئێمە خودی ژنان هەر هەوڵێک بدەین لە کۆمەلگایەکی باوک سالاری، لە کۆمەلگایەکی دواکەوتوو، هەر بتوانین ئەوە بوەستێنین. بێگومان ئێمە دەبێ براکانمان، باوکمان، دەوڵەت بڵێ یاسا لە پشتمان بێ. هەرچەندە ینی من بە بۆچوونی خۆم یاسا زۆر کەم و کورتی هەیە لەو لایەنەنە. بۆ نمونە چەندان کەس هەیە کەسانەکەیە کە خوشکەکەی کوشتووە، کەسانەکەیە کە ژن و منداڵەکەی کوشتووە، سیر دەکەی لە یاسادا لە 6 ساڵ زیاتر زیندانی ناکرێن. جا 6 ساڵیش بۆ کەسانێکی بکوژ هیچ نییە و خەڵک دەتوانێت ئەو ڕێچکەیە هەمیشە بەردەوام بێ لەسەری.